ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار باسی کۆنگرەی قاهرە دەکەین کە لە ساڵی 1921دا بەسترا بۆ ئەوەی ئەم بەڕێزانە و ئەوانی تریش کە ئەیبیستنەوە بەراوردێکی بارودۆخی کورد و کوردستان لەو کاتەوە کە 86 ساڵ لەمە و پێش بۆ گیراوە بزانن لەگەڵ ئێستای کوردستانە چ جیاوازیەکی گەورە دروست بووە، چ زیانێک لە کورد کەوتووە، هەنگاوەکان چۆن دەستیان پێ کردووە، سەرانی کوردایەتی بۆچی ئێستا ئەو جورئەتەیان نەبوو ئەو هەنگاوانە هەڵێننەوە بۆچی هێشتیان هەمان بارودۆخی 1921 و پلانی ئینگلیزەکان بێتەوە دیسان بەسەر کووردا بۆ ئەوەی 80 ساڵی تریش ئەوە جێرەکەینەوە کە پێمان جێرەکرا بۆ پێشتر. ساڵی 1921 ئەو کۆنگرەیە گیرا لە قاهرە لەژێر ئاڕاستەی چەرچڵ ئەو کاتە وەزیری مستەعمەرەکانی ئینگلیز بوو. بیریشتانە پار کۆنگرەیەکی ترگیرە هەر لە قاهرە، پێراریش هەروەها گیرە هەر لە قاهرە بۆ بەهێزکردنی حکوومەتی عەرەبی بەغدا و ئیغفالکردنی کوردەکان لە باکووری هەمان ئەم عێراقی کە ئێستاش و ئەوسا دروست بوو بوو ئێستاش بە هەمان شێوە وەکو ئەو سەردەمەی پێشوایە. ئەو سەردەمە وەکو ئێستای عێراق هەوڵێکی زۆری ئینگلیز و هاوکارانی بۆ ئەو بوو کە حکومەتێک لە بەغدا تەشکیلە بێ پێک دێ مەلیک فەیسەڵی بۆ دێنن پێویستە حکومەتی عەرەبی عێراقی بە قووەت بکرێ و لە هەمان کاتیشا دەستی بە کوردەکان بکرێ بۆ ئەوەی ئەم پلانانە تێک نەدەنەوە. و ئەوەش کە ئێستا ئینشاڵە لەم دەرسەیە ئەیبینین چۆن ئینگلیزەکان هەنگاو بە هەنگاو چوونە پێشەوە قۆناغ بە قۆناغوایان کرد کە خۆشەوەکەرەیەک وەکو دەستێکی خۆشەوەکەرە بهێنن بەسەری کووردا و مطمئینیکەن بە کۆمەڵێک بەڵێن کە لەوانەی ئێستا ئەچن و مادەی 140 کەرکووک هەر لەوە چێ خۆشەوەکەرەیەک بێنن بەسەر سەری کورد و دەستی کووردا نێڵن بجوڵێ هەتا 2 ساڵی تر حکومەتی مەلیک فەیسەڵدا ئەمەزرێ و ئەوەش فعلەن هەر ئاوا بوو هەر وەکو ئەمەی ئێستاش کە ئاوایە دوایەوەی کە موددە قانونیەکەی مادەی 140 دەستوری عێراقی کۆتایی پێهات کە لە زمانی پۆل برێمەرەوە تۆمار کرا بوو بینیمان چۆن لە راپۆرتەکەی لی هامڵتون و جیمس بێکەر کە ساڵی 2006 دایانە جۆرج بۆشی سەرۆکی ئەمریکا هیوا و ئومێدەکانی کوردیان هێنایەوە دواوە بە ئومێدی ئەوەی لە قۆناغێکی ترا یەکجاری بیسڕنەوە. لەم سەردەمەیە بوو کە لە قاهرە لە مانگی 1921 لە مانگی ئازارە کە دیسان هەر ئازاری کووردە ئەو کۆنگرەیە لە قاهرە گیرە. سەرەتاوەکو فەشەلێکی سیاسەتی لیۆد جۆرج بوو کە لە تورکیا لە ئەنادۆڵە، ئێمە کورد پێڵێ ئەنەدۆڵ، ئەناڤۆل، ئەنازۆل، ئەمانە هەمووی بەبەست لەوە بوو کە باکووری ڕۆژهەڵاتی تورکیای ئێستایە کە ئێمە پێوەڵین باکووری کوردستان و ئەو شوێنە بوو کە بڕیار بوو لە دوای کۆنگرەی سیڤەر کە دەوڵەتێ بۆ کورد دروست ببێ لەو شوێنەدا دروست ببێ. ئەو سیاسەتەی لیۆت جۆرج لە تورکیا فاشل بوو لەوێ لە بەرامبەر بە تورکەکانە تەماشاکەین لە هەمان شێوە فەشەلێکی تریان لە کوردستانی باشووریشە بەدەستهێنا بوو کە ئەو باسمان کرد چۆن ویستیان حکمی مباشری کوردستان بکەن دوای ئەوەی کە حکوومەتی یەکەمی شێخ مەحموودی حەفیدیان لە سلێمانی ڕماند. چەرچڵ نیازی وا بوو ئێعتیمادکردنە سەر سەربازانی خۆیان کەم کاتەوە، ئەیویست استراتیژیەتێک بۆ خۆیان لە عێراقا داڕێژن یارمەتی دەرێک بێ بۆ ئەوەی یەکەم ئەو واریداتانەی دەستیانەکەوێت لە پارە بەردەوام بێ هەر هەیان بێ، دووهەم ئەم دەوڵەتەی دروست یەکەن سەر بە خۆیان بێ، سێهەم پاسەوانەتی بەرژەوەندەکانیان بکە، چوارەم هێزێکی پێ دروست ببێ بتوانێ بەری بەلشەفیەکان بگرێگە ڕۆژە لە ڕۆژان هاتنە پێش. چەرچڵ ئەیوت کوردەکان شیاوترن بۆ ئەوی بەری بەلشەفی بگرن بۆیە پێویستە ئەوان بکەینە دەوڵەت، بەڵام مەندووبی سامی کە لە بەغدا بوو هەموو فەرمانبەرەکانی تریش
پەرسیکۆکس یان مسس بێل یا ئەوانەی ترکە لەگەڵیانە بوون کە ناوم بردن پێشتر هەمویان ڕەئیان کامیلەن لەگەڵ ئەوەیە بوو کە کورد نەبێتە دەوڵەت ئەو کارێک کە بە کورد ئومێدە بسپێرێ و بیکە عەرەبەکان باشتر دەتوانن لە ڕووی بەلشەفیەکانە بوەستن بۆ ئەوەی ئەم استراتیجیەتە بێتە دی دەوڵەتێکی عەرەبی پێویست بوو عەرەبی عێراقی دروست ببێ لە بەغدا مەلیک فەیسەڵیش کە لە زنجیرەی ئەشرافی مەککە بوو هێنرا بوو بۆ سووریا و دەرپەڕێنرا بوو لەوێ شتێکی باش بوو کە ئەویش بێننەوە بە ناوی ئەوەی کە ئەمە مەلیکە و سەیدە و لە ئەولادی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێ بە مەلیک بەسەر خەڵکی عێراقەوە شیعەکان پێیان قبوڵ و مادام ئەولادی پێغەمبەرە وبالمقابل سنیەکان پێیان قبوڵ بوو چونکە لەوانە قومی عەرەبیەکان ئەو کاتە کە جەمعیاتیان هەبوو لە شامە زۆرتر جموجوڵیان هەبوو وەکو جەمعیاتە کوردیەکان پێیان قبوڵ بوو لەبەرەوەی عەرەبێکە و حکمێکی وڵاتێکی شوێنێکی عەرەبەکە کە دەوڵەتێکی عەرەبی لێدا ئەمەزرێ ئەشێ دوایی پێشبرد بکرێ ئەمانە هەمویان یەکیان گرتبەوە بێ ئەوەی کەس بڕوا بە دوای شەجەرەی مەلیک فەیسەڵە بزانێ زۆڵی کوێیە یان سەر بە چ فامیلیەکە چ بە عایلە و خێزانێکە یان فعلەن چیە و چ بابەتێک بە هەر حاڵ کڵاوێک بوو نرایە سەری عێراقیەکان و لە هەمان شێوەشە کڵاوێک بوو نرایەوە سەری کوردەکان کە دوایی تر باسیەک چەرچڵ بوو ئەوەی ئەم استراتیجیەتە بێنێتە دی داوای کرد کۆنگرەیەک لە مانگی 1921 لە قاهرە بگیرێت تاکو ئەم استراتیجیەتە نوێی ئینگلیزەکان دراسە بکە لەو کۆنگرەیەدا بڕیاردرا یەکەم ئیدارەی عێراق بدرێتە حکوومەتێکی عەرەبی طبعا ئەو کاتی کەوتم ئەو کاتەی کە ئەیانویستە حکوومەتە تەشکیلکەن مەبەستیان لەو بوو عێراقی عەرەبی بوو بۆ عێراقی عەرەبی حکوومەتێک دروستکەن حکوومەتێکی عەرەبی کە ئیدارەی ببا بەڕێوە دووهەم مەلیک فەیسەڵ بێنن و بیکەن بە مەلیکی عێراق بە هاوکاری ئینگلیزەکان طبعا نەتوانن فەرزی کەنیا بیهێنن چکە ئەو کاتە هێشتا خانەوادەکان ئەوەندە لێک نەترازا بوون وەکو نێوانی عەرەب کە کابرای سووریایی شەریفی مەککەی قبوڵ نەبێ یان کابرای عێراقی یەکێکی سووریایی قبوڵ نەبێ بێتە پێش چکە بۆیە مەلیک فەیسەڵ وەختێک کە ئەو هات بوو بە مەلیکی عێراقی یەکی وەکو ساتع الحوسەری کە پێوترێ پێغەمبەری نەتەوایەتی عەرەبی بیرمەندێکی عەرەبی وەکو میشێل عەفلەقە ئەو بوو بە وەزیری مەعاریفی عێراقی بۆ ئەوەی بەرنامەی مەکتەب لە عێراقا لە بەرچاوی ئەو بگیرێ ئەو کاتە ئەو لە یەمەن مامۆستا بوو هێنرا بووە هەروەها لە ئەو کۆنگرەیە بڕیاردرا ئەو مەسروفە سەربازیەی ئەمریکای ئەو مەسروفە سەربازیەی بەریتانیەکان کەم بکرێتەوە عێراق پێویستە هەم یارمەتی حکوومەتی ئینگلیزی بدا ئەو 32 ملیۆنێک کە کۆکرێتەوە ساڵانە هەر بدرێتێ بەڵام ئیشکالێکی تیانە کە جار بۆ جار کەم بکرێتەوە لە ساڵی 1922 چەک بکرێت لە بەریتانیا پاشان مەشقی پێ بکرێ هەتا وردە وردە لە کۆتایی 10 ساڵە ئەگاتە 5 ملیۆن و نیو پاوەن ئیشکالی تیانێ بە هەر ئەوەندە بدرێ ئەگەر تەماشای ئێستا بارودۆخی ئێستا بکەین هەمان شت تکرار بۆ تۆ کۆنگرەکەی قاهرەش گیرا بۆ لێک نزیککردنەوەی عەرەبیەکان لە یەکتری چ ئیشکالێک نییە هوشیار زەیباری بە ناوی حکوومەتی عێراقیەوە قساکە وەکو دەوڵەتی عێراقی هیچ کاریگەریەکی نییە جەلال تاڵەبانی بەشدار بێ بەشدار نەبێ هیچ نییە وەکو شەریفی مەکەش تەئسیری نییە وەکو مەلیک فەیسەڵیش تەئسیری نییە لە مەنتقەی خەزرایە و داماوە بێت چاوەڕە بکایە سواری ناقیلەی کابی گوێزێتەوە لەبەرەوە هیچ کاریگەریەکی لەسەر ئەو مۆزوعە نییە مؤتەمەری قاهرای ئەم سەردەمەش دیسان بۆ ئەوە گیرا کە عەرەبەکان یەک خاتەوە بەڵام وەکو ئابووری ئێوە گەر ئاگدار بن مانگی ڕابردوو 60 سیاسەتمەدار و ئابووریزان و پیترۆلەوانی عێراقی و ناوچەکە بەشداریان کرد لە کۆنگرەی باسی نەوتی عێراق لە دووبەی کە ئێستا شێشتا ماوە قانونەکە گەڵاڵە بکرێ چونکە هەتا 50 ساڵی تر نەوتی عێراق نیوەی عایدی شەریکاتی بەریتانی ئەمریکیە بێ بە تایبەتی هەلبەرتۆن
کە دیکچینی جێگری جۆرج بۆش مدیری تەنفیزیەتی یان مدیری تەنفیزی بۆ وێستە ئیدعاکە ئەڵێ وازم لێناوە. هەروەها لە هەمان کاتە ئەبینین ئەو کۆنگرەی قاهرەی نوێ کە گیراوە بۆ بەهێزکردنی پرۆژە ئەمریکیەکەی لە بەغدا هەروەکو ئەو کاتە بۆ بەهێزکردنی پرۆژە ئینگلیزیەکە بوو لە بەغدا. لەو سەردەمە کە یەکەم جار سوپای عێراقی دامەزرێنرا 37 فرقەی ئینگلیزی لە عێراقا هەبوون، چۆن ئێستا 149,000 جوندی هەیە. ئەمریکایەکان ئەڵێن بۆ ئەوەی سەربازانی خۆمان بکشێنینەوە پێویستیمان بە 260,000 سەربازی عێراقی هەیە دایمەزرێنین سەرباز و پۆلیس. وتیان ئەیکەین بە 4 فرقە لە مەدای ئەم 10 ساڵەیە وەختێک کە شەعبی عێراقی ئەتوانێت سوپایەکی وە فراهەم بێنێ. بۆ ئەمەش هاتن 8 سربی فڕۆکەیان بە عێراق فرۆشتەوە دوایەوەی حکوومەتەکەیان تەشکیل کرد، چونکە ئەوانە پێویستیان بە دەستەکە هەیە کە ئیمزاکە وەکو ئێستا جەلال تاڵەبانی دەیان ڕێکەوتنی استراتیژی گەورەی ئیمزا کردو، ئەوان پێویستیان بە پەنجە و دەستەکەی هەیە. ئیتر چ تەزیرێکی هەیە کوردە عەرەبە هەر شتێکەیە و بە ناوی دەوڵەتی عێراقەوە ئەیکە هەر کەسێکیش بێتە پێشەوە بێ پابەند بێ بەو ڕێکەوتنانەوە. ئەو کاتە ئەوان ئەو 48 تەیارەیان فرۆشت بە حکوومەتی عێراقی هەروەکو چۆن ئەمڕۆ بڵاو کرایەوە لە ڕۆژنامەکانی ئەمریکاوە ئەمڕۆ 5/5/2007 کە بای 508 ملیۆن دۆلار ئەمریکا گول لەو بای 170,000 دانە نارنجۆکی دەستی ئەفرۆشێ بە حکوومەتی مالیکی. پێش 6 مانگ لەمە و پێشیش بای 400 ملیۆنی تری پێفرۆشت بوو. ئەمە ملیار 3 ملیاری تریش پێشتر لە حکوومەتی عەلاویدا ڕۆیشتووە بۆ کڕینی مدەڕعە و سیلاحی تر و ئەو جۆرەشتانە 2 ملیار ڕۆیشت بوو بۆ ناحەی ئەمنی کە میشعان الجبوری تیا تاوانبارە. و هەروەها ئەو سەردەمە ژوا بوو ئەنجا لە ڕێکەوتنەکەی قاهرە لەو مؤتەمەرەی قاهرە بڕیاردرا حکوومەتێکی عەرەبی دروست دەکرێت، بڕیاردرا مەلیک فەیسەڵی بۆ ئەهێنرێ، بڕیاردرا مەسروفی سەربازی ئینگلیز کەم کرێتەوە، بڕیاردرا عێراق 32 ملیۆن پاوەنەکەی خۆی بدا بە بەریتانیا هەتاکو دوای 10 ساڵ کەمە بێتەوە تاکو ئەگاتە 5.9 ملیۆن پاوەند تا نیهایەتی ساڵی 20ەکان. بەریتانیا چەکە فرۆشێ بە عێراق 37 فرقەی هەیە ئەیکشێنێتەوە لە ماوەی 10 ساڵە بۆ ماوەی تەنها 4 فرقەی ئەمێنێ. ئەنجا بڕگەیەکی تری مؤتەمەرەکە ئەڵێ فەرمانبەرانی ئینگلیز مەشق بە سوپایەکی ناوچەیی ئەکەن تا ئەو کاتەی کە سوپای نظامی دروستە بێ، یعنی جاش پۆلیس. چۆن ئێستا گەرەوە ملاحەزەتان کردبێ لە پاکستان سوپا هەیە، لە تەنیشتی شێوە مێلیشیایەک هەیە کە هەر ڕسمی عایدی حکوومەتە، بەڵام جلی پاکستانی خاکی نا هەندێک شوێنی خاکی هەندێک شوێنی تر مەیلە و مۆرە لە بەریانایە، تەپلەیەکی خۆشیان لەسەرای وەکو ئەوانەی پەتان. ئەم جاش پۆلیسانە ڕسمین. ئینگلیز ئەم بەرنامەی وا کێشا بوو کە ئەم مێلیشیایانە دروستەکە هەتاکو ئەو سەردەمەی کە سوپای نظامی عێراقی دروستە بێ ئەو کاتە ئینگلیزە کشێتەوە. ئەمەش مەدای 40 ساڵی ویست کەوا بوو ئەوەی کە ئەمڕۆ ڕووەدا هەمان شێوەیە کە لە پێش 86 ساڵ لەمە و پێش ڕوویداوە، هەمان پلانی ئینگلیزەکانە هاتۆتە پێشەوە. ئێستا خەڵکی بێئومێدتریشن لەوەی کە حکوومەتێ دروست بێ، چونکە نووری المالیکی ناتوانێت لە خودی نەجەفا ئیتیجاهاتی نێوانی تەیاری سەدری کە عایدی ئەو نیە پشتی ئەوەگرن لەگەڵ منەظەمەی بەدرا کە سەر بە مەجلس عەلا و ئێرانن بتوانێت یەکیان خاتوو. تەنانەت دوای چوونی بۆ بەسرە پشێویەکان زۆرتر بوون و اغتیالات و کوشتنی نێوان تیمە شیعیەکان زیاتر بوو لە ناوخۆیانە، هەروەکو کە حیزبی فەزیلەش کە 15 کورسی لە پەرلەمان هەیە کشایەوە لە حکوومەتی نووری المالیکی. هەروەکو ئەشزانین تەیاری سەدرش کشایەوە دیسانوازی لە حکوومەتێنا کە 6 وەزارەتیشی هەبوو. ئەوەی کە ئەوسا ڕوویدا بوو ئێستاش بە هەمان شێوە سەیرەکەین ڕووداتوو، بەڵام ئەنجا هاتن ئەوان ئینگلیزەکان وڵاتیان تەشکیل کرد، دەوڵەتیان بە ڕسمی دروست کرد، ناویان نا عێراق، بردیانە عوسبەت الئومەم، بوو بە دەوڵەت، بوو بە ئەندام، مەلیک بوو بە مەلیکی ڕسمی
بە ئیستیقبالی وەفدانە بردیان بۆ لەندەن، ئیستیقبالێکی مەلەکیان بۆ کرد لەوێ وەکو مەراسیمی مەلەکی، کۆمەڵشتی تریان ئەم جارە پێ ئیمزا کرد لەوێ. ڕێکەوتنێک لەوێ لە نێوانی ئینگلیز و مەلیک فەیسەڵا کرا لە بەریتانیا تا بیسەلمێنن سەر بەخۆیە، هەروەکو چۆنە سەر جۆرج بۆش دایمە تکرارێک کاتەوە لە عێراق سیادەی خۆی هەیە، حکوومەتی خۆی هەیە، دەوڵەتی خۆی هەیە، ئەندامی خۆی هەیە، و هەروە لەم قسە هەلق و مەلەقانە کە هەموو کەسێکی ژەزانێن نووری المالکی یا جەلال تاڵەبانی یان داماوەکەی ڕئیسی پەرلەمانی منطقەی خەزرا یا مەسعود بەرزانی یا هیچ کەسێکی تر لێ ساحەبی حیمایەکەی خۆشی نییە هەتاکو ئەوامری ئەوان تەنفیز نەکرێت. سیارەی ڕئیس جمهوریش ناتوانێت لە مدەڕعەیەکی احتیلال نزیک بێتەوە، جناتە قەلەویشەکە. لەبەرەوە ئەو کاتە ژوا بوو مەلیک فەیسەڵیان برد بۆ ئەوێ استیقبالێکی گەورەیان بۆ کرد کە ئەمە مەلیکی عەرەبەکانە هاتووە و ئیتیفاقاتێکیشان لەگەڵا ئیمزا کرد کە خستیانە ژێرباری کۆمەڵێک لەو ڕێکەوتنانەوە کە ئەبێ پابەند بێ بۆ ئەو 32 ملیۆنە بدا، ئەو چەکانە بکڕێ، ئەبێ بیشی کڕێ بۆی دەوڵەت دروستکە. وەختێ حکوومەتیش دروستە بێت تەمان هەر وەختێ ئەمە معەڕەزە بۆی دیسان تکرار بێتەوە لە کوردستانی ئێمەشا. ئێستا کە کوردی ئێمە لە باشوورە پارتی وێچێتی پێیان وایە حکوومەتی بەغدا زەعیفە، بەڵام ئەمریکا توانێ هەروەکو ئەم ئیتیفاقە 8 سرب فڕۆکەش بداتە نووری المالکی حکوومەتێکی مرکزی دروست بکە. ئەو کاتە بە هەمان شێوە چۆن یەکەم جار ئینگلیز بۆ خۆی هات ڕەواندوزی قەسف کرد، ئێستاش بە هەمان شێوە دوایی ئەتوانن بە تەیارەی ئەمریکایش بێنەوە سەری ڕەش قەسف بکەنەوە یان سلێمانی و هەولێر قەسف بکەنەوە، دوایش تیارەکان بدەن بە جەماعەتی نووری المالکی و ئەوان قەسفەکە بگرنە دەست، هەروەکو کە لە دوایی 1921 بەدواوە بۆ 25 بۆ 36 بۆ 41 بۆ 45 بۆ شۆڕشەکانی تری کورد ئیتر فڕۆکەوانی عەرەبی پێگەیشت بوون کە قەسفی ناوچە کوردیەکان بکەنەوە. پلاندانان بۆ ئەو ڕێکەوتنە پێویست بوو. ئەمجا کەوابوو ئێستا بتێک دروستکرا بە ناوی دەوڵەتی عێراقی، مەلیکێکی هەیە، ئەمە مەلیکی ئەم دەوڵەتەیە، هەیکەلێک و سەر و پۆتەڵاجێکی نێودەوڵەتیان بۆ دروست کردووە، ناویان لێناوە دەوڵەتێکی سەربەخۆ، بەڵام هەموو شتێکی بەدەست ئینگلیزەکانە. ئەم کیانەیان دروست کردووە ئەنجام مایەوە سەر ئەوەی کە هەنگاوێک هەڵێنەوە بەرەو تورکەکان قسە بکەن لەگەڵ تورکەکان و لە هەمان کاتیش هەنگاوێکی تر بەرەو کوردەکان بۆ ئەوەی نێڵن تورکەکان کوردەکان بە ناوی بیرۆکەی جامعەی ئیسلامی و بەکاربێنن ئەم جارە بێنەوە سەر ئەو عێراقە عەرەبەی کە دروستیان کردووە. شکە مەلیک فەیسەڵ بۆ خۆی لەوە ئەترسا. ئەم جارە ئینگلیز پلانێکی دانا بۆ ئەوەی ڕێکەوتنێ بکات لە نێوانی خۆیان و تورکیا تا ویلایەتی مووسڵ دابڕێن لە تورک و بێ ئومێدیان کە سەر لە نوێ بێنەوە بێتەوە ویلایەتی مووسڵ بێتە سەر عێراق. ئەوەی کە سلێمان دمری لە 1984ەوە بەیت و بالۆرەی بۆکەن و تورکەکان داوایەکەن و هەر نابینە کە مەجالێکیان بێڵن ویلایەتی مووسڵ هی تورکیای و بە زۆر لکێنرا و بە زۆر لە ئێمە سەندراوەتەوە و لە 1921 یا 22 لکێنراوە بە عێراقەوە. ئەوانش ئێستا هەر بەهی خۆیان نزان. ئەو کاتە تەمان ئەو کێشەیە گەورەتر بوو بۆی ئینگلیزەکان ویستیان ئەم هەنگاوە هەڵێننەوە بەرەو تورکیا تاکو ویلایەتی مووسڵ بێنە سەر عێراق، چونکە نەوتەکەی بۆ ئەوە بوو کە سەر بە حکوومەتی مەرکەزی مەلیک فەیسەڵ بێ، لەوێ وەکو نەوتی باشووری ئێران بە ئاسانی بکەوێتەوە بەردەستی ئینگلیز. بەڵام ئەگەر بێت و ئەو نەوتەی مووسڵ بکەوێتە بەردەستی کوردەکان، معەڕەزە بۆی کە کوردەکان تەمەڕودێکی گەورەتر بکەن، یان تورکەکان ئیستیغلالیان کەن، یا تورکەکان ویلایەتی مووسڵ هەمووی ڕاکێشنەوە بۆ خۆیان بە نەوتی مووسڵیشە ئەو کاتە زەرەکە زیاترەکەن. ئەم جارە لە هەمان کاتە بە نەوتی مووسڵ بە ویلایەتی مووسڵیش حکوومەتی مەرکەزی مەلیک فەیسەڵ بە قووەتەکەنەوە، چکە عێراق و فەیسەڵ ئەو کاتە ئەتوانن ئیدارەی خۆیان ببەن بەڕێوە، نفوزێکی گەورەشیان بۆ دروستە بێ، بەڵام ئەمێنێتە سەرەوەی چی لە کوردەکان بکەن. لەناو مؤتەمەرەکەی قاهیرە مناقەشەیەکی سەرەکی ڕوویدا لە نێوانی دوو میحوەری ئینگلیزانە. چەرچل کە خۆی هاتبوو لەگەڵ پیاوانی تری خاوەن ئەرشیفی ئینگلیزی وەکو سیاسەتی بەریتانیای عوزما
کە لە بەریتانیاوە هاتبوون بۆ قاهرە و مەلەفی خۆیان پێبوو چەرچڵ خاوەنی ئەو دید و تێڕوانی نەبوو کە کورد پێویستە ببێ بە دەوڵەتێک بۆ ئەوەی ئەو بەڵێنەی لە بڕگەی 64 کۆنگرەی سیڤەرا پێی دراوە بهێنرێتە دی دەوڵەتێکی کوردی دروست بکرێ کە لە باکووری کوردستانی ئێستایە ویلایەتی مووسڵ و کوردی باشوور ئازاد بکرێن لەوەی بلکێن بەسەرەوە یان بیانوێ بلکێن بە عراقی عەرەبیەوە بەڵام ئەم مناقەشەی ئاوا بوو ئەمە دید و تێڕوانینی چەرچڵ بوو دوو تەوەرە دروست بوون لە ئینگلیزەکان تەوەری یەکەم چەرچڵ بوو چەرچڵ ئەیوب با کوردیش قوارەیەکی کوردی سربەخۆی هەبێ ویلایەتی مووسڵ ببێ بەو دەوڵەتێکی کوردی با بە باکووریشەوە نەلکێ بەڵام بۆ خۆی ببێ بە دەوڵەتێکی کوردی ئەتوانرێ ببێ بە بربەستێک ئەو کاتە عێراقی عەرەبە پارێزێ و بربەستێکی شە بەڕووی بەلشەفیەکانە ئەگەر هاتن ئێمە تورکیا و ئێرانیشمان مسۆگەر کردووە ئەمە دید و تێڕوانینی چەرچڵ بوو چونکە ئەوان لە کارێکی عالەمیەوە تەماشایانە کرد با بڵێن لە شکڵێکی تەشیلەیی مەخروطی وەک کە لە شەکر لەسەرەوە سەیری هەموو کێشەکەیانە کرد هەموو ئەم لاولای کوردیشیان وەکو هێزی دەبەڕێک ڕاچوو ململانێ ئەبینی زۆر نەکەوتبوو نەژێر کاریگەری بارودۆخی واقعی کورد و عەرەب و تورکمان لەو ناوچەیە بۆیە مەندووبی سامی بۆیە کۆکس یان مسسبیل یان لۆنگریک یان جەنەرال های یان مێجەرسۆن یان ئەوانەی تر هەر یەکێک لەوانەی کە لە واقعی عێراق و کوردستانە جموجوڵیانە کرد لەو کۆنگرەی قاهرە بووبوون بە تەوەرێکی بەرامبەر تەوەرەکەی چەرچڵ بووبوون بە تەوەری دووەم پێرسی کۆکس کە مەندووبی سامی ئینگلیز بوو لە عێراق لەگەڵ ئەو فەرمانبەرانی کە لەگەڵیا بوون ئەیانوت دەوڵەت بۆ کورد دروستکردن هەڵەیە چونکە یەکەم ئەیانوت سروشتی جوگرافیایی عێراق ناتوانرێ بەرگری لە عێراق بکرێ ئەگەر چیای کوردستان لە باکوور و ڕۆژهەڵات و نەخرێتە سەر عێراق لەبەرەوە ئەوان دیدیان وابوو ئەیانوت وەک چۆن باخێک کە دروستی ئەەکەی لە دەشتێکە پێویستە پەرژینێکی بەهێزی بۆ دروست بکەی عێراقێک ئێمە دروستمان کردووە لە بەغدا عێراقی عەرەب پەرژینێکی بەهێزمان پێویستە لە باکوورەوە بەرامبەر بە تورکەکان و هەروەها لە ڕۆژهەڵاتی شۆ بەرامبەر هەر نفوزێکی تری ڕووس یان بەلشەفیەکانە گەربێن وەکو جارانی ترکە هاتبوون بەرەو سلێمانی و ڕەواندز و خانەقین و ئەوانەش ئێمە پێویستیمان بەو چیایانەی کوردستانە بۆمان ببن بە پەرژین کوردستان بۆ خۆی هیچ واریداتێکی وای نییە و شاخ و چێوە هەرجەی تەمەڕود و یاخیبوونی ئەو خەڵکەیە بەڵام هێنانی ئەو ویلایەتی مووسڵ بۆ سەر بەغدا و ئەبێتە پەرژینێکی چیا مەحکەم بە کورد و بە کوردستانەوە بە مێژوو شۆڕش و خەڵک و خاک و چیاکانەوە ئەبن بە پەرژینی دەوڵەتە عەرەبیەکەی کە دروستمان کردو بۆ مەلیک فەیسەڵ بەرژەوەندی ئێمە زیاترە پارێزرێ لەبەرەوە سروشتی جوگرافیایی عێراق بۆ ئێمە مهمە کە کوردستانی بخرێتە سەر میسسبیل ئەیود دەنا هەر هەموو عێراق لە بەردەستی تورکیا ئەبێ چونکە زۆر بە ئاسانی ئەتوانێ لە چیاکانی کوردستان ئەگەر کورد کەسب کا بۆ خۆی داخزێتە خوارەوە هەتاکو بەسڕ ئەتوانێ بێت و طبعا یەکتریشیان زیاترە ترسان تەرەفی چەرچڵیان زیاترە ترسانیانود ئەو کاتە تورکەکان نەک ئەوەندەی نەوتی مووسڵیانەکەوێتە بەردەست نەک ئەوەندەی حکوومەتی مەلیک فەیسەڵ لە بەغدا خەنە مەترسیەوە ئەو کاتە دێن بەرەو مەترسی گەورە ڕووەکاتە نەوتەکەی باشووری ئێرانیش هەروەها ئەیانوت ئەگەر کوردستانی باشوور نەخرێتە سەر عێراق نەوتی مووسڵ ئەکەوێتەوە دەست تورکیا و ئەو کاتە تورکیا ئەتوانێ ویلایەتی مووسڵ هەمووی کەسب کە کوردەکان سەر لە نوێ ئەلکێنێتەوە بە تورکیا و نفوزێکی گەورەتری کوردی دروستە بێ لەوانەیە ویلایەتێکی کوردی ئەم جارە سەر لە نوێ دروست بێت وەکو زمانی سوڵتان عەبدولحەمید و ئیمارەتە کوردەکان ئەو کاتە ئەبەدەن لە بەرژەوەندی ئینگلیز نایەتەوە هەروەها ئەیانوت ئەگەر تورکیا ویلایەتی مووسڵ و کوردەکان لە خۆ بگرێ ئەو کاتە هەموو نەوتی ئەو ناوچانە ئەکەوێتە بەردەستی و دێتەوە زەرەرێکی گەورە ئەداتەوە لە نەوتی باشووری ئێران طبعا ئەمەش بە تەفسیل مسسبیل کە مەشهورە طبعا ئافرەتێکە
کتێبێکی هەیە هەر ناوی لیدی بیل بە ناوی پرسۆنەڵ پیپرز، یعنی ئەوراقی شخصیە وەکو شتێکی ئاوا. لەو کتێبەیە تەمان بە تەفسیل باسی ئەو مەترسیانە هەمووی ئەکا و گەورەتری ئەکا کە بە راپۆرت ئەیداتەوە بە ئینگلیزەکان بە چەرچڵ و بە ئیمپراتۆریەتی بەریتانی بۆ ئەوی لەلایەن گەورەتر کاکە بیر لەوە نەکەنەوە کورد بۆ خۆی بکەن بە دەوڵەت، و لە هەمان کاتیشا واش بێ کە ئێمە ئەتوانین ئیسارەشیان نەکەین، دەستێکی پیاوانە بەسەریانە بێنین هێدیان بکەینەوە ئەوانش خۆش باوەڕ و ساویلکەن، ئەشێ باوەڕمان پێ بکەن، هەروەکو کە ئێستاش سەرکردەکانی کورد هەروە خۆش باوەڕ و ساویلکەن بە وعدانەی کە پۆل برێمەر داوێتی، دوایش لە کتێبەکەیە گاڵتە حتا بەسەر و سیمای مەسعود بەرزانی و جەلال تاڵەبانی ئەکاتەوە. سەرنجامی ئەم مناقەشەیە هەستی پێکەین، مناقەشە ناوەکیەکەی نێوانی چەرچڵ لەلایەک و کۆکس لەلایەکی تر، ئەوان توانیان چەرچڵ قەناعەت پێ بکەن کە ڕای خۆی بۆ ڕای ئەمان بگۆڕێ. بۆیە چەرچڵ دوای ئەم مناقەشە و ڕەد و بەدەلانە لە 25/1921 نامەیەکی نووسی کە کاری سەرەکی ئێستامان قایمکردنی حکوومەتی فەیسەڵە لە عێراق، کێشەکانی تر لاوەکین. ئەوانیش ئەمایان نەویست. ئەنجاڵە بەڵام لە هەمان کاتە نابێ فەزڵی عەرەبەکان بدرێ بەسەر کوردەکانە. بۆیە چەرچڵ فەرمانیدا بە مەندووبی سامی خۆیان کە نەخشەکەیان وا ڕاپەڕێنن کە بەهێزکردنی حکوومەتی فەیسەڵی تیابێ، بەڵام لە هەمان کاتە دروستکردنی حکمی زاتیەکی بۆ کورتیابێ بۆ ماوەی 2 ساڵ. چەرچڵ ئەیوت لە ماوەی 2 ساڵ ئەگەر هەر گۆڕانکاریەکی تر هات و پەیمانی سیڤەر هاتە پێشەوە، چکە و کاتە هی لۆزان نەبوو، کوردەکان مخەوەلەکەین لە نێوانی ئەوەی کە بەو دەوڵەتەوە بلکێن کە لە باکوورا بۆیان دروست بووە بە پێی پەیمانی سیڤەر، یان ئەلکێنەوە بە حکوومەتی مەلیک فەیسەڵی عەرەبیەوە، بەڵام مهم ئەوەیە حکمی فەیسەڵ قایم کرێ. ئەم اختلافەی چەرچڵ کۆکس تەماشاکەین. پێشتر هەر اختلافەکەی نێوانی کەرزۆن و وەلسنە. کەرزۆن ئەو کاتە وەزیری خارجی بەریتانی بوو، وەلسنش مەندووبی سامی بوو هەر لە عێراق لە ساڵی 1980 بۆ 1920. ئەو اختلافەی کە لە دید و تێڕوانینی ئەوانەی پێشووتریانە هەبوو لە هەمان شێوە بینیمان کە ئێستا لە نێوانی چەرچڵ و کۆکسا بە هەمان شێوەیە دروست بووە. ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئینگلیزەکان سیاسەتێکی ڕوونیان دەربارەی کورد پێ نەبوو، هەروەکو چۆن ئەمریکایەکان ئێستا هیچ جۆرە سیاسەتێکی ڕوون و ئاشکرایان پێ نییە، بۆ بەرژەوەندی خۆیان هاتوون، بۆ نەوت هاتوون، بۆ ئەمنیەتی ئیسرائیل هاتوون. کوردەکان خۆیان پێویستە ئەو قەرارە بدەن سنووری وڵاتانیان لە نێوانیاندا هەڵوەشێنەوە، خۆیان قەواری خۆیان دروستکەن، خۆیان پێویستە هەنگاوی وا گەورەتر بنەوە. پلانەکەی کۆکس بەڕاستی بۆ حکمی زاتی کوردستان شتێکی هەر هەڵخەڵەتاندن بوو، هەروەکو ئەوەی کە بوو، چونکە ئەویش لەو سەردەمەدا 3 خاڵی خستە پێش چاو بۆ ئەوی کوردەکانی پێ ئیغفال کە زەروریە ئەویش تیشکێکی بخەینە سەر هەرچەندە دەرسەکە تۆزێک درەنگی خایەند. پلانەکەی کۆکس کە وتی حکمی زاتیەک بۆ کوردستان دروست ببێ، بۆ کوردەکان دروست ببێ، چکەوان ئەوانش نەیانەوت کوردستان، بۆ کوردەکان دروست ببێ، 3 خاڵ بوو. ئەیانوت یەکەم نیمچە لیوایەک دروست ببێ. طبعا لیوا ئێستا کە پێوترە پارێزگای سلێمانی، پارێزگای هەولێر، ئەو کاتە پێوترە لیوا، بە شخصی ئیداری ژەوترا متەسەڕیف. بۆیە ئێوە لە کۆنەکان پیرەکان کە باسەکەنەوەڵە چوین بۆ لیوای هەولێرەوە متەسەڕیفەکان چێبوو دایانناوە، ئەلەو شێوە ئێستا ئەو نەوزاد گۆران بە متەسەڕیف دانێتەوە. پلانەکەی کۆکس دەڵێ نیمچە لیوایەکی کوردی لە 4 قەزا کە بەسەر بە مووسڵن دروست بکرێ کە بریتین لە زێبار و ئاکرێ و ئامێدی و دهۆک. ئەم 4 بکرن بە نیمچە لیوایەک، ئەو کاتە مساعیدێکی متەسەڕیفیان بۆ دابنرێ کە هەر بەریتانی بێ بە شێوەیەکی موقەت هەتاوەکو فەرمانبەرێکی کوردی لێهاتوو لێوەشاوە ئەدۆزینەوە کە بتوانێت ئیدارەکەی بگرێتە بەردەست. هەولێریش بکەین بە لیوا، چونکە هەروەکو وتم هەولێر عایدی ڕەواندوز بوو ئەو کاتە. هەولێریش بکەین بە لیوا، ئەو کاتە ناوچەی کۆیە و ڕەواندوز دێنینەوە سەر هەولێر، چکۆ کاتە حکمیان لە هەولێرەوە ئاسانتر بۆ ئەکرا، وەکو ئیداری ڕەواندوز ڕەبتە بێتەوە ئەم جارە بە هەولێرەوە. ئەمەش وا ئەکەین کە ئەو حکوومەتەی لەوێش ئەو ئیداریانەی کە لەوێش تەعینە بنەوە کورد بن قەدرە الئیمکان، ئەشێ طبعا ئینگلیز و عێراقیش تریشیان لەگەڵا بن وەکو تورکمان و عەرەب. سێهەم ناوچەی سلێمانی متەسەڕیفێکی تیادا بمەزرێ
ئەنجومەنی لیوای بۆدا بمەزرێ بەو مەرجەی کە ئەفسەری سیاسی بەریتانی بۆ خۆی لەوێ ببێ بە متەسەڕف موقت بێ لەوێ، بەڵام مەندوبی سامی حەلەقە وەسڵی نێوانیان بێ، واتە سلەیمانی پەیوەست نەبێ بە وەزارەتی ناوخۆی مەلیک فەیسەڵەوە لە بەغدا، پەیوەست بێتەوە مباشەرەتەن بە کوکسیا بە مەندوبی سامی هەر کەسێکە بێت لە بەغدا. ئەوەش بۆ ئەوەی کوردەکان وا هەست بکەن کە ئینگلیز نایان لکێنێ بە عێراقەوە، لە ماوەی ئەم 2 ساڵە فێریانەکە چۆن ئیدارە و نەزمی وڵاتە بن بەڕێوە پێیانەگەێنێ لە پیاوەتی و خێری خۆی و چاکەی خۆی، هەروکو چۆن ئەمریکای ساڵ ئەمانە فێری دیموکراتیتان کەین و دوایش بۆ خۆتان وڵاتی خۆتان ببەنە پێش. ئەو ئینتیخاباتەی کە بوو، ئەو دەستورەی کە بوو کە کڵاوکردنە سەر خەڵکی بوو لەو سەردەمی لە دوای مەلیک فەیسەڵ، لە دوای دروستبوونی دەوڵەتی عێراقی لە 1921 بە دواوە کە ئینتیخاباتی تر ئەبێ، هەر هەموو ئینتیخاباتەکان لەمەی ئێستا پێشکەوتوتر بوون، بەهێزتر بوون، ڕۆشنبیرتر بوون، خەڵکانێکی تر زیاتر هاتبوونە پێشەوە کە ئەگەر بێت و مقارنە بکرێتەوە بەرامبەر بەیەکتر. کەوابوو تەماشاکەین ئەو سێ خاڵش کە ئەوەندایەنە زۆڵێتیەکی تایە، لیوای مووسڵیان مرکزی مووسڵ و دەوروبەری ڕەبیع و ئەو دیویتری کردەوە بە عەرەبی، ڕەبتیان کردەوە بە بەغداوە، ئەو 4 قەزای زێبار و ئاکرێ و ئامێدیان و دهۆکیش لە مووسڵ کردەوە، هێنان بەملاتر لیوایەکیان لە هەولێر دامەزران، سلێمانیشیان ڕەبت کردەوە بێ ئەوەی ئەم 3 و 4 پەیوەندی کوردانیان لە نێوان یەکتریە هەبێ یا پەیوەندی ئیداریان لە نێوان یەکتریە هەبێ، بۆی ئەم جارە بیر نەکەنەوەکو قەومیەتێک کە بتوانن بچنە پێشەوە ئیمارەتێکی کوردی بە خەیاڵی جارانەوە دروست بکەنەوە، بەڵکو دابڕدابڕ ببن بە یەکتر. سلێمانی ڕاستە و خۆ ڕەبت بێ بە مەندوبی سامی لە بەغداوە، ئەوانی کە شەرێکە ڕەبتە بێ بە شوێنێکی تر لە ڕووی ئیداریەوە لە مدەی 2 ساڵە ئیشیان لەگەڵەکرێ و کاریان لەگەڵەکرێ. بۆیە نۆڵد سمیت کە هەر ئەفسەرێکی سیاسی بوو لە سلێمانی، سەرۆکو پیاماقوڵانی کوردەکانی هەموو کۆکردنەوە، سیاسەتی حکومەتی بەریتانی بۆ باسکردن، هەروکو کە لە گۆڤاری پێشکەوتنە لە 12 مایس 1921 نووسراوە. ئەوەش تەبەن لە وەسایقی بەریتانیەکانە ژمارەی وەزارەتی خارجی ژمارە 371 خەت مائل 6387 کە باسەکە لەو گۆڤاری پێشکەوتنە کە مێجەرسۆن وتمان لە سلێمانی دەریە کرد، باسەکاڵێ نۆڵد سمیت ئەفسەری سیاسی کە لە سلێمانی بوو، نوێنەری مەندوبی سامی بەغدا بوو، هی ئینگلیزی هات لە سلێمانی پیاماقوڵانی کوردی کۆکردەوتی مەسئولیەتی ئێمە ئەوەیە وەکو حکوومەتی بەریتانی مەشق بە کوردەکانەکەین بۆ ئەوی بتوانن ئیدارەی خۆیان ببن بەڕێوە، چونکە خۆ ئینگلیز ئیدارەی ئینگلیزی هەتا لە ناوتانە نامێنێتەوە، بەڵکو مەبەستی ئەوەیە کە دەستگای حکمی زاتیتان بۆ دروست ببێ دوای بدرێتەوە دەستخۆتان. ئەمە تەبعاً دیسان جۆرێکی تر بوو لەو هەڵە خەڵەتاندنە زۆر بەداخەوە کە بەسەر کوردەکانیان هێنا. مەلیک فەیسەڵ و قەومی عەرەبیەکان لە نەخشەکەی پێرسکۆکس و ئەو پلانێک کە بۆیان دامەزرا دەوڵەتیان دەستکەوت، حکومەتیان بۆ تەشکیل بوو، وەزاراتیان تەشکیل کرد، بەڵام لەوە دڕدۆنگ بوون کە ئەیانوت دامەزراندنی دەوڵەتی کوردی ئەمەی کە پێرسیکۆکس ئەیکاوت سلێمانی ڕەبتەکا بە خۆیەوە، لەوە ئەترسان کە بیکاتەوە بەو کوتەکە لە سەریان، هەروەکو چۆن وەختێک کە پۆل برێمەر بڕیارەکەی داهی 140 هی کەرکووک، تورکیاشیان پێترسان، عەرەبەکانیشیان پێدەستەمۆ کرد، هەروەها ئێرانیش کە ئەگەر بێت و ئێوە تەعدیب نەبن لەگەڵ پلانی ئەمریکایەکانە یەک نەگرنەوە و نەسازێن، ئەشێ کوردەکان بکرێنە دەوڵەتێک بۆ ئەوەی ببێ بە ژان و ئازارێ بۆ دەوروبەری خۆی. ئەمە تەبعاً چۆن لەو کاتەیە بەکارهێنراوە، ئێستاش بە هەمان شێوە زۆر بەداخەوە بەکارهێنرانەوە. لە 1921دا مەلیک فەیسەڵ ئەم پرسیارانەی لە کۆکس کرد. مەلیک فەیسەڵ تەبعاً بۆ خۆی پیاوێکی زیرەک بوو، هەرچەنە هەر عەمیلی ئینگلیزەکان بۆوان هێنابوویان، لە کۆکسی پرسی دەربارەی ئەو ئیدارە کوردی کە دروستی کردو. ئەڵێ ئایا بەریتانیا ئامادەیە بەرگری لە کوردستان بکە ئەگەر لە خارجی کوردستان و هێرشی هاتە سەر؟ ئایا بەریتانیا ئەتوانێ ئەمنیەتی عێراق مسۆگەر کە ئەگەر هەر هجوومێک بەناو کوردستانە هات بەرەو بەغدا؟ ئەگەر ئەتوانێ تا چەند دەتوانێ ئیدامەی ئەم ئەمنیەتە مسۆگەرکردنی ئەم ئەمنیەتە بکە؟ دووهەم، ئایا بەریتانیا
ئامادەیە بۆ ئەوەی مەسئولیەتی ئەوە هەڵگرێ هەر پشێویەک لە ناو کوردستانە ڕوویدا و لەوێوە مەترسی و دژواریەک ڕوویدا و ڕووی کردە عێراق ئایا ئینگلیز دەتوانێت تەحملی مەسئولیەتی ئەمەی خۆی بکە؟ ئەگەر ئاوایە تا چەند دەتوانێت؟ ئەگەر هاتوو مەجموعەیەک لەم کوردانە لە ویستیان بەشە کوردستانی خۆیان یان خۆیان پەیوەستکەنەوە بە بەغداوە، ئایا بەریتانیا پێیان ئەڵێ وامەکەن هەر پەیوەست مەبن بە عێراق و لەگەڵ خۆتانە بن؟ چکەمەش ئێستا وەکو ئێستای زمانی ئێستا ئایا گەر کوردەکان بیانەوێت دەوڵەتی ئیعلانکەن بۆ نمونە ئێستا ئایا هەندێک کورد کە ئەیانەوێ پەیوەست ببنەوە بە بەغداوە حکوومەتی نووری المالیکی کە هیچ نییە لەژێر دەستی لە مەلیک فەیسەڵ عاجزترە ئایا ئەمریکاییەکان ئیجباریانەکەن لەسەرەوەی لەسەر دەوڵەت کوردیەکە بن نەک بلکێن بە بەغداوە؟ پرسیاری سێهەمی مەلیک فەیسەڵ بۆ کۆکس ئەڵێ ئەگەر هاتوو کوردەکان جیابوونەوە چه حکوومەتێک دروستەکەن و تەسەوری بەریتانیەکان بۆ دروستبوونی ئەو حکوومەتە چییە؟ ئەوەش تەمان ئێستا لە وەسیقە بەریتانیەکانە کە بەناوی Meeting of the Eastern Community with regard to policy in Kurdistan لە ژمارە 1921 لە وەسیقەی ژمارە 370 6397 وەزارەتی خارجی بەریتانیەکە بە ئینگلیزیە. بەهەرحاڵ بە شێوەیەکی گشتی دەوڵەتی عێراقی دروست بوو لە کۆنگرەی قاهرەوە دروست بوو، هەرچەندە فەڕەنسا بەرهەڵستیە کرد ئەترسا لەوەی چونکە فەیسەڵ لە سووریاوە لە شامەوە چوو بوو بۆ عێراق ئەترسا لەوەی فەیسەڵ دەوڵەتی بۆ دروست ببێ لە عێراق دەستێوەردانی هەبێت لە شامە دژی فەڕەنسیەکان، بەڵام زوو ئەتمئنانی ئەویاندایە ئینگلیزەکان کە فەیسەڵ بەبێ پرسی ئێمە پەنجە ناکا بە ئاوە و لێی بێخەم بە و کارتێکردنێکی بۆ سەر ئێوە نابێ. بەهەرحاڵ دوای گەڕانەوە لە کۆنگرە هی قاهرە مندوبی سامی هات بۆ کوردستان بۆ سلەیمانی جەولەیەکی بە کوردستانە کرتا بزانێت لایەنگری فەیسەڵ چەندە وەکو بە عەربی پێڵن جەسن نەبڵ بزانێت چەند کەس هەیە تەئیدیەکە، بەڵام ئەو سەردەمە مزاهرەیەک لە سلەیمانی کرا دژی مندوبی سامی چونکە ئەشیانزانی کە پەیوەندی اقتصادی سلێمانی بە عێراقی عەرەبەوە هەیە، بەڵام ئەیانویست وحدەتە لە ناو کوردەکانە دروست بێت دژی ئینگلیز مزاهرەیەک کرا. دوایی کوردەکان لەگەڵیانە هێنرانە پێشە بۆ مناقەشەی ئەوە کە بۆچی ئێوە ناتانێت بە عێراقی عەرەبەوە بلکێن، ئایا ئەشێ قازانشتان وایە چیتان هەیە چیتان نیە. وەلحاصڵ ماوەیەکی زۆر لەگەڵ ئەمەیان ڕۆیشتن هەتا لە 28 و 29 حوتی 1921 لە تەمموزە ئیستفتایەکیان کرد ڕاپرسیەک بەناو کووردە کە بەڕاستی هەر فێڵکردنێک بوو لە کورد، هەروەکو ئەو ئیستفتایانێک کە ئێستاژە کرا، هەروەکو ئەو ئینتیخاباتانەی کرا ئەوانەی کە لە دەرەوەن خاستنەوەیان لێ سوید دەنجیاندا ئەزانن کە دوای مانگێک سندوقی دەنگدانەکانیان گەیشتە ئوردون کە هەموو شتێک لە عێراق تەواو بوو، یعنی دەنگدانەکە بۆ خۆی گاڵتەکردن بوو بە ئەقلیەتی ئەم خەڵکە. ئەو زەمانش ڕاپرسیەکی بەو شێوەیە کرا کە ئێوە ئەلکێن بە عێراقەوە یان نالکێن. لە 1920 مانگی حەوت بوو سلێمانی ڕەفزیان کرد بە تەواویل، ڕاپرسیەکەشیان هەر ڕەت کردەوە. کەرکوک لە 140 ڕەئیاندا زۆرینە هەموو ڕەفزیان کردبوو تەبعاً ئەوانیش، بەڵام هەر خرانە سەر عێراق. هەولێر دەنگیان نەدا، ئەوەش کە بە فیتی یەکێ بوو ناوی جەنەڕاڵ لیۆنە کە لەوێ بوو، ئەویش یاریدەدەری زابتی بەریتانی بوو، لەوێ حکمیە کرد. کوردەکانی مووسڵ وتیان دەنگە دەین لەگەڵ مەلیک فەیسەڵە بین بە مەرجێ. بەو چەند مەرجە یەکەم بەریتانیا هەروەکو ئینتیداب دەسەڵاتدارەتی عێراقی بمێنێ بۆی عێراق لە ژەردەستی ئەویش ئینگلیزا بێ، ئەجنا ئێمە ناچی نەژەردەستی عەرەبەکانەوە بەو شێوەیە. دووهەم اعتراف بە زمانی کوردی بکرێ ببێ بە زمانێکی ڕەسمی لە فێرخوازی و داوەری و ئیداری و ئەو جۆرە شتانەیە. سێهەم زەمانەتێکی یاسایی لەسەر مافی کورد لە عێراقا مسۆگەر بکرێ، هەروەکو چۆن پارتیوێچێتی ئەیانوت ئەبێ لە دەستورە بنووسرە، هەروەها محمود عوسمانیش ئەیانوت ئەبێ لە دەستوری عێراقا شتێک بنووسرێ کە زەمانەت بێ بۆ ئەوەی کە سبەینێ مافمان نەخورێ. ئەوە ئەو سەردەمە بۆشیان نووسرا بوو، بەڵام مافی شەر خورا و خرانەوە ژێر ئەو هەموو باروت و تەقەمنیەی ئینگلیز و حکوومەتەکانی عەرەبی لە 1921 و هەتا 2001 کە 80 دانە ساڵی ڕەبەقی خایاند. هەروەها چاوەڕێژ بین لە ئەمریکاش، هەروەکو هی بەریتانیەکان قەسفمان بکەنەوە هەر وەختێک کە بەرژەوەندەکانمان پێک چێشرانەوە. چوارەمەڵێ
کورد مافی ئەویان هەبێ ئەگەر باکووری کوردستان بوو بە دەوڵەت کوردی ویلایەتی مووسڵیش با بڵێن بتوانن سەر بەوێ بن ئەمەش وەکو ڕێکەوتنێکی سیڤەر کە ئینگلیز پێشتر ئامادەی دەربڕیوە. بەهەرحاڵ مەراسیمێکی زۆر گەورە و شکۆدار کرا بۆ مەلیک کەی تر تەعین بوو بە مەلیکی عێراق لە هەموو لایەکە وەفد بەشداری تیا کرد. وەفدی سلێمانی نەچوو لە کەرکووکەوە کەس نەچوو ئامادەی ئاهەنگەکە ببن بۆ ئەوەی دەنگدان نەبێ بۆ مەلیک فەیسەڵ، بەڵام بەشداریکردنی هەندێک لە کوردەکانی هەولێر و سلەیمانی لە بەغدا بۆ ئامادەبوونیان لەو ئاهەنگە حساب کرا بەوەی کە کورد ڕازیە بەوەی بلکێ بە عێراقەوە. ئەوە لەو ڕۆژەوە لە 1920ەکە طبعا دوای ئەوە بەڕەسمی لە 1922 لە مانگی دوانزەیە بەڕەسمی لە 16/12/1922 کوردستانی باشوور لکا بە عەرەبی عێراقەوە ئەو بتەی کە پێوترێ عێراقی نوێ دەوڵەتی عێراق کە لە 1920 بەپێ ئەو ئیتیفاقی قاهرە کەوتم کۆنگرەی قاهرە دروست بوو. کوردی باشووری کوردستان لکا بە عێراقی عەرەبەوە لەو ساتەوە ئێمە ئەو معاناتە ئەچێژین کە بەڕاستی زۆر جێی خۆیەتی کوردەکان جیا ببنەوە و جیابوونەوەی کوردەکان و ئیعلانی دەوڵەتیکی کوردی حەسانەوەی عەرەبە لەدەست ئەو هەموو خوێنەی کە ئێڕێژە لە شیمال و هەروەها حەسانەوەی کوردیشە لەو هەموو عەرەبی دڕندەی کە دێ کیمیاوی بەسەر کووردا ئەڕێژێ و ئەو هەموو دیوارە نەفسیەی دیوارە ئەستورە دەرونیەی لە نێوانی کورد و عەرەبیشا دروست بووە پێویستی بەوە ناکە ئەو کاتە بە شێوەی دۆستایەتی ئەشە پەیوەندیان لەگەڵ یەکتریا هەبێ. بەڵام ئایا بڕیارێکی وا گەورە و چارە نووساز بە پیاوان و سەرانی کوردایەتی ئێستا ئەکرێ کە عەلەمانیەتێکیان هێناوە فکری گەندەڵ کرد، سیاسەتی گەندەڵ کرد، کوردایەتی خۆیانی پوکانەوە، هەروەها نەوەیەکی پەروەردە کردووە کە باوەڕ ناکەم ئەوەندە ڕەشید بن بتوانن تحملی بڕیارێکی وا گەورە بکەن. بەڵام ئومێدەواریشین ئەگەر هەر نەبوو ئومێدەوارین کە ئیسلامیەکان ئەو جورئەتەیان ببێ لەگەڵ پێکەوەنانی هێزا بتوانن ئەوە بکەن. خوای گەورە ئێمەش ئێوە سەرکەوتوو بکە، خوای گەورە بمانکە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی، خوای گەورە یارمەتی دەرمان بێ بۆ تێگەیشتن لە دینەکەی و لە واقعی کە بە دینەکە هەڵسوکەوتی تیا ئەکەین، تێگەیشتنەوە لە کورد، لە کوردستان، لە مێژووی، لە ئیمارەتەکان، لە شۆڕشەکان، لە دید و تێڕوانینی حیزبەکان و ئەزمموی هەر یەکێک لەوان بۆ تێگەیشتنەوە لە تاریخی خۆمان و هەڵسوکەوتکردن بە جانی مەسئولیەتێکی تاریخیەوە. خوای گەورە ئێمەش و ئێوە سەرکەوتوو بکە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.